گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. سڵاوتان لێ بێ بەڕێزان، ئەم کاتتان باش. بە یارمەتیاوکارانم بەرنامەیەکی نوێی گفتوگۆی ڕووداوەکانتان پێشکەش دەکەم، لەگەڵمان بن. بەڕێزان، ئەمڕۆ بەرنامەکە دوو تەوەر لە خۆ دەگرێت. تەوەری یەکەم لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوین و ڕۆڵی ئێران لە ئێستادا و لەسەر ئەم تەوەرە بەڕێز فەرمان محەممەدمان لەگەڵا بەڕێزیان لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان دەبن. دواتر دۆسیەکمان لەسەر ئەم تەوەرە دەبێت و هەروەها تەوەری دووەمی بەرنامەکەمان بریتی دەبێت لە سەر هەڵبژاردننی خۆلی شەشەمی هەرێمی کوردستان و لەسەر ئەم تەوەرەش میوانێکمان لە باشوورەوە دەبێت. بەڕێز هیوا سید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان و لەسەر ئەم تەوەرەش دۆسیەکمان دەبێت و لەگەڵمان بن. بەڕێزان، بەرنامەی گفتوگۆی ڕووداوەکان لە مژاری یەکەمدا ئەمڕۆ تەرخانمان کردووە بۆ هێرشی دوێنێ شەوی ئێران بۆ سەر ئیسرائیل. هەروەک دەزانن دوێنێ شەو چاوەڕوانیەکان لە مەڕ وڵامدانەوە و چۆنیەتی وڵامدانەوەکان ئێران بۆ سەر ئیسرائیل کۆتایی پێهاتوو. کۆماری ئیسلامی بە 182 موشەکی هایپەرسۆنیک پەلاماری وڵاتی ئیسرائیلیدا. لە پێداچوونەوەیەکی خێرای ئەم ڕووداوە وا دیارە ڕاوستانی استراتیژیکی ئێران کۆتایی پێهاتووە و نەتانیاهو توانی ئێران پەلکێشی شەڕێ بکات کە چەند مانگە هەوڵی بۆ ئەدا. هەر ئەو بابەتەی چەند مانگی هەوڵی بۆ داوە. نەتانیاهو ئەگەرچی لا هێرشی ڕابردووی مانگی ئەپریلی ئێراندا وەڵامێکی جددی ئێرانی نەداوە، بەڵام دوا بە دوای هێرشی دوێنێ شەوی ئێران پاسی لە هەر دەرەنجامی زۆر مەترسیدار بۆ ئێران کرد. بەپێی هەندێک سەرچاوە ئیسرائیل لا ڕێگای هەندێک لایەنەوە گەفی لا ئێران کردووە کە ناوەندی نەوتی و ناوەکیەکانی ئەکاتە ئامانج. بەڵام لە ئەگەر ئەم کارەدا ئەمریکا و وڵاتانی تری ناوچەکە بەتایبەت باشووری کوردستانیش لەم شەڕە نەخوازراوە دەگلێن. داهاتووی ئەم شەڕە بەر لە هەموو شتێک دوا بە دوای شەڕی باشووری لوبنان دیاری دەکرێت. بەڵام هەڵبژاردنەکانی ئەمریکاش کاریگەری لەسەر داهاتووی ئەم ململانەیە دەبێت. دیسان بەخێر بێنەوە بۆ بەرنامەی گفتوگۆی ڕووداوەکان. وەک ئاماژەمان پێدا لەسەر ئەم بابەتە بەڕێز فەرمان محەممەد ڕۆژنامەوانمان لەگەڵدایە. بەڕێز فەرمان، سوپاس بۆ بەشداربوونت. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بیسەرانی ڕادیۆی دەنجیگەل. سپاس. گوێداری دۆسیەکەی بوون بەڕێز فەرمان؟ بەڵێ تا ڕادەیەک گوێم لێ بوو. یەکەم پرسیارمان نتوانێەوە بێت تێبینی ئێوە لەسەر ئەم دۆسیە چییە و چۆنیە بینن دۆخەکە؟ بەڵێ ئەگەر ئێمە سەیری خەریتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین، یعنی ساڵانێکی زۆرە بە 100 ساڵی ڕابردوو ئەمە کار بۆ دەکرێتن هەر هێزە دەسەڵاتدارەکان پێگەی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەنەوە و بۆتە جێچاوی بەرژەوەندی خوازانی جیهان و دەوڵەتنەتەوەکان و ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوودا کە چەندی ڕووداوی جۆرا و جۆر و ساڵانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوودەدا، وەکەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرابێ بە چەقی ململانەی یەکلاکردنەوەی ململانەی
دەوڵەتانی جلهێز هەمووی پێشبڕچێتی لەسەرەوەی چێ زیاتر بەرژەوەندەکانی خۆی بەدەستبێنێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی کراوەتە بۆمبێکی تەوقیت کراو ساڵانێکە کاری بۆ دەکرێت وەکەوەی کە ئەگەر پرسیارەکە ئەوە بێ سەبارەت بە تەقینەوەی ئەو بۆمبە ئەوە تا سەرۆکۆسیرانی پێشووی ئیسرائیل نەفتالی بێنێت ئاماژ بۆ دەکات دەڵێ دەرفەتێک هاتوۆتە پێش ئەوە 50 ساڵ ئێمە چاوەڕێی دەکەین. یعنی واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆمبە تەوقیت کراوەکە نزیک بۆتەوە لە تەقاندن. ئەمەش دەرەنجامەکانی یعنی ئەو هێرشەی دوێنێ ئێوارەی ئێران ئەگەر چی تا ڕادەیەک بێ کاریگەر بوو و زۆربەی موشکەکان تەقێنرانەوە بەڵام هەڵبەتە ئەمە بێ وەڵام نامێنێتەوە لەلایەن ئیسرائیلەوە ئەمە شتێکی حتمیە. یعنی و هەموو ئاماژەکان ڕوو لە ئەوەن کە ئیسرائیل و خۆشی نایشارێتەوە ئەم هێرشانەی دوێنێ شەوی ئێران بێ وەڵام نامێنێتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم وەڵامدانەوەی چۆن دەبێت؟ ئەم وەڵامدانەوەیە لە دەرەوەی سنوورەکانی ئێران دەبێت یان ڕاستەخۆ بۆ ناو خودی سنووری ئێران دەگوازرێتەوە. ئەوەی کە تا ئێستا کە دیارە و لە سەرزاری بەرپرسانی ئیسرائیلەوە ئاماژەی بۆ دەکرێتن ئەوەیە کە ڕاستەخۆ پێگە ناوەچەکانی واتە ئەم شوێنە گرنگ و حساسانەی بەرهەمێنەری ئەتۆم لە ئێران و بە تایبەتیش لە ئیسفەهان دەکرێتە ئامانج. زۆر باشە بەڕێز فەرمان ئەڕۆین لەسەر ئەو بابەتانەیش پێم خۆشە ینی ئەوانش بپرسین پرسیارکەین. بەڵام بەو قسەکانی جەنابەت پێت وایە بەراورد بۆ شتێک کە چاودێران و خۆشت و بنکە لێ کۆڵینەوەکانی ڕۆژاوایش دەڵێن ئایا ئێران کەوتوتە هەڵەیەکی استراتیژیکەوە کە ئیسرائیل چاوەڕوانی بووە و پێی قسەکانی ئێوە یا نەفتالی بنێت کە 50 ساڵە بەرنامەیان بۆ داڕشتووە و پلانیان بۆ ڕشتووە و لە 7 ئۆکتۆبری پارەوە دەستی پێکرد؟ بەڵێ یعنی خۆی ڕاستیەکە دەبێت ئێمە بیزانین ئێران دەستپێکردنی ئەو شەڕا لە دەستخۆی بوو بەڵام کۆتایی پێهێنانی لە دەستخۆی نەماوە. یعنی ئاسان بوو بۆ دەستپێکردنی ئەم شەڕا. یعنی ئێران ئەگەر ساڵانێکە ئەم شەڕانەی لە دەرەوەی سنووری خۆی بە وەکالەت بەڕێوە دەبێت یعنی خۆی هۆکارێک بۆ هەڵگیرسان چکە ئێمە ناکرێت ئێران وەکو فریشتەیەک لە ناوچەکەدا سیر بکەین. ئێران ژێچێکە لەو دەوڵەتانەی کە ڕۆڵی کاریگەری هەبووە لە ئاژاوەکان هەروەها لە قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیاش بە هەمان شێوە کەواتە ئێران خۆی دەست پێشخەر بووە لە هەڵگیرساندنی ئەو شەڕە و ئەوانەی تریشیان بۆ نموناوەی کە سەرۆکوەزیرانی پێشووی ئیسرائیل ئاماژی بۆ دەکاتن ئەمیش یعنی ئەمانیش بە هەمان شێوە بە دوای دەرفەتێکی وا دەگەڕان. یعنی کەواتە دەرفەتەکە ئێستا هاتوۆتە پێش و ئێران ینی با بڵێن بیانیەکەی داوەتە دەستەوە ئەوەی کە دوێنێ کردی دەبوایە بیکە ئەگەر نەیکردوایە ئەوە ینی بە جۆرێش چێت ینی لە هەم لە ڕۆژهەڵات ناو هەم لە سەئاسی نێو دەوڵەتیشدا و تەنانەت لە ناو خودی ئێرانیشدا بە شێوازێکتر سیر دەکرا. بەڵام ئەوەی کە کردی دوێنێ شەو ئەوەی ئێران کردی پێم وابوو تەنها بۆ ئەوە بوو کە بوترێ بۆ نمونە ینی منیش هەم ینی جارێک بوو لە نمایشکردن نمایشێک بوو کە خۆی نمایشجینا ئێمە بینیمان 182 موشک بە حەجمێکی وە ینی هیچ ئامانجەکانی نەپێکە دەکرێت و دواتریش ئەگەر ئێمە سیر بکەین لێ بڕوانین ئێران دەڵێتن کە من ئامانجەکانم پێکاوە و کۆتایی پێدێنم. بەڵام ئیسرائیل لە ئەگەری وەڵامدانەوەی ئیسرائیل هەڵبەتە ئەم شەڕە زیاتر پەل دەچێشێ و بە تایبەتیش ینی دوور نییە سەرەتا بەر لەوەی کە بپەڕێتەوە بۆ ناو سنوورەکانی ئێران عراق و سووریاش بگرێتەوە ئەم شەڕە. بەڵێ نەتانیاهو لە قسەکانی ئەم دوایانەی باسی لە نەزمێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. پێتان وایە ئێرانیەکان لەو قسانە و ئامانجەکانی تێگەیشتون یان ڕاوەستانی استراتیژیکی ئێران گۆڕاوە بۆ وەکو خۆتان ئەڵێن کارێکی ینی لە ئێستادا ناچار بووە ئەو شەڕە بکات؟ خۆی ئەگەر ئێمە سیر بکەین کوشتنی ڕئیسی نەک مردن کوشتنی ڕئیسی ئەمە زۆر گرنگەم خاڵە. یعنی دوای کوشتنی ڕئیسی ئەنجا سیناریۆیەکە کە بۆ دانرا ئێران جارێشتر بە سیاسەتی خۆیدا بچێتەوە لە ناوچەکەدا. بەڵام چونکە ئێمە بینیمان لە دوای تیرۆرکریاخ و کوشتنی با بڵێن
قاسمی هەروەها لێدان لە باڵێزخانەی سووریا هەروەها کوشتنی ئیسماعیل هەنیا تەنانەت لە ناو خودی تاران ئەمانە هەموو لەلایەن ئێرانەوە بێوەڵام مابوونەوە و دوجار ئێران پێگەی خۆی لە دوای کوشتنی قاسم سلەیمانی یعنی تاو پێگەی خۆی لە ناوچەکەدا لەدەستدا بوو لەبەرەوەی بڵێن و نەڵێن قاسم سلەیمان بڕیاردەری یەکەم و نەدەگەڕاوە بۆ کەس یعنی یەکێک بوو لە فەرماندە باڵاکان و بڕیاردەرەکانی ئێران دوای کوشتنی ئەو ئیتر ئێران پێویستی بە پێداچوونەوەیەکە بوو بەڵام لە سەردەمی ڕئیسی ینی بە شێوازێک قۆناغکرد هات بۆ پێشەوە هەم ئەمریکا تەنەزولی نەدەکرد لەبەری و هەم ئیسرائیلیش ڕۆژ بە ڕۆژ ینی دەیتوانی باڵا دەستتر بێ لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئێران پێویستی بە تۆزێک نەرمینواندن بوو بە گۆڕینی سیاسەتی خۆی بوو دواتریش بە ئەوشمان لەبیر نەچێ ئەم قەیرانە ناوخۆیەی کە ئێرانی گرتبەوە و بە تایبەت دوای شۆڕشی ژنجیان ئازادی ئێران لە ناو خۆشدا ڕوبەڕووی فشارێکی زۆر بوو بۆ پێویستی لە سیناریۆیەکدا ڕئیسی دەکوژرێ دوای کوشتنی ڕئیسی ویستیان بە دانانی پزیشکیان ئەم جاریان جۆرێک لە سیاسەتە نەرمەکانیان ینی بەکار بێنن ئەوەی کە بینیمان پزیشکیان لە وتارەکەیدا لە نەتەوەیە گرتوەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا ینی تەواو ئەو نەرمینواندنەی ئێران و پاشگەزبوونەوە لەو سیاستەی بەدی دەکردوە ئەم سیناریوانەی ڕابردووشمان بۆ کوشتنی ڕئیسی و ئەمانەمان بۆ دەردەخاتەوە بەڵام نابێ ئەوە لەبیر بکەین و ئیسرائیل وەک خۆشی ئێستا کە نایشارێتەوە ئەوان لە دوای ینی دەرفەتێکی لەو جۆرە دەگەڕان ئەوەی کە ئێران داویتی بەدەستەوە ئەم شەڕە پەلدەچێشێ ینی بۆ ئاسانیە کۆتایی نایە بە قەنەعەتی من کە پەلدەچێشێ بۆ زۆر ناوچەی تر ئەوە یەمەن حوسیەکانی یەمەن ئەوە سووریا ئەوە عێراق لە سەروی هەمویانەوە عێراق دوجار ینی دوور نییە ئەم شەڕە بەلبشێشێ بۆ ناو سنوورەکانی ئێران زۆر باشە ئەی پرسیارێکی تریەتە ئاراوە ئەوەی کە ئەگەریەوە هەیە ئێران لەم ماوەیە توانی بێتی بە ئامانجەکانی ئەتۆمی بگات بەڵام لە ئاکاردا خۆی بە ئەوەی کە ئێوە دەڵێن پێداچوونەوەیەک لە ڕفتاری خۆی لە ڕۆژهەڵاتی ناوی نیشاندا پێتان وایە ئەم شەڕە چەند پەیوەندی بە نزیکبوونەوەی ئێران بە بۆمبی ئەتۆمەوە هەیە ینی بیرمان نەچێ ئێمە لە ڕابردووشدا بینیمان ئەوەی کە بەرامبەر بە سەدام حوسێنیشکرا بەرامبەر بە حزبی بەعسکرا لە عێراق ینی نزیک بوونەوە لە ئەتۆم تەنها بیانویە کە خۆ هەموو دەوڵەتانی ناوچەکە ئەوە خەریکن ینی ئیسرائیلیش مەسەلەن بۆ نمونە ئەمەی نا خودی ئێران ئەو بڕیاری دابێ ینی بە ئەتۆم نزیک بوو بێتەوە بۆیە بڕیاری ئەو شەڕە ینی خوازیار بەڵێ ئەوەی کە ئەگەر مەبەست پرسیارەکەت ئەوە بێتن ئێران بڕیاری دابێ نزیک بێتەوە لە ئەتۆم ینی خۆت ئێمە بینیمان لە چەند مانجی ڕابردوودا و تەنانەت لە چەند هەفتەی ڕابردوودا ئەمریکا بە فەرمی و هۆشداریاندا لەوەی کە چەند هەفتەیەکی ماوە ئێران دەستی بگات بە ئەتۆم ینی ئەمەی دەکرێت یەکێک لە خاڵەکان بێ بەڵام لەوە زیاتر و گرنگتر ئەوەیە کە ئێران ئەگەر سیر بکەین چواردەوری ئیسرائیلی هەموو کردوتە تونێل سیرکە لە جۆڵانەوە بگرا لەولاوە لە بابلین لە جنوبی لوبنانەوە بگرا هەروە حوسیەکان لە یەمەنەوە یعنی چواردەوری ئیسرائیل تەواو بوو و ئیسرائیلیش پێویستی بە بابلین هەنگاونانێک گۆڕانکاریەکی لەو شێوەیە هەبوو چکە مەترسی لەسەر پێگەی خۆی دەزانی و دوجار ئیسرائیل بیرمان نەچێتن بەرژەوەندەکانی ئەمریکا و بەریتانیا و هەروەها بابلێ ئەوروپا لە ناوچەکە دەپارێزێ بۆیە ئەگەر ئەمریکا ڕاستە و خۆش بەشداری ئەو شەڕە نەبێ ئەوە هەموو توانە سەربازی و تەکنەلۆژیەکان دەخاتە بەردەم ئیسرائیل و ئەم شەڕە پەلبچێشێ بۆ دۆخێکی لەوە زیاتر مەترسیدارتر و بە تایبەتی کە گەلانی ناوچەکە بکە بە قوربانی داوەی کە بابەتی ئەتۆم من پێم وایە تەنها مەسەلەکە بابەتی ئەتۆم نەبوو و بەڵکو ئەمە بیانوێک بوو یان بەشێک بوو لەوەی کە دەبوایە ئەمە ڕوودات لەسەر ئەو بابەتە ئەوەستین بەڕێز فەرمان چەندین جان ترامپ ئاماژەی بەوە کردووە کە لە ئەگەری برنەوەی دیموکراتەکان لە ئەمریکا دەبێتە هۆی جنگێکی گشتی لە جیهاندا و ترامپ ئەڵێ پێشی ئەو دۆخە ئەگرێت پێتان وایە ینی بۆ کوێ چێت ئەو
هەڵبژاردننی ئەمریکا کاریگەریەکانی لەسەر ئەم شەڕە چۆنە بێت چون تا دوو مانگی تر لەوانەیە ئەویش بەڵێ خۆی ئەمریکا یەکێکە لە دەوڵەتە زلهێزە بەرژەوەند خوازەکان و سەرچاوی قەیرانەکانی جیهان ناوچەکە. یعنی ئەمریکا ئێستا کە لە بەردەم نزیک دەبێتەوە لە هەڵبژاردن و بڕاستە خۆ ئەگەر ئێمە بینیمان لە ڕابردوو بە گەرانەوە بۆ مێژوو ینی هەڵبژاردنەکانی ئەمریکا تا ڕادێک کاریگەری هەبووە لەسەر جم و جۆڵەکان لەسەرەوە، بەڵام بابەتە استراتیژیەکان وەک خۆی دەمێنێتەوە. بۆ نمونە ئەگەر ترامپ ینی بێت و ینی بایدن بڕوا و ئەو بێ ئەم دۆخی ئێستا کە لە ناوچەکەدا هەیە بەردەوام دەبێت، بەڵام پێم وایە لە ئێستادا بەرژەوەندی ئەمریکا ڕاستەخۆ لە ڕوخاندن و لێدانی ئێراندا نیە، چونکە ئەو بەدوای بەرژەوەندی خۆیدا دەگەڕێ، ئەو لە شوێنێکدا بەرژەوەندی خۆی نەبینێتەوە و دەستی بۆ نابا. ئەوەی کە ئێستاکە دەوێت بە لە ناوبردنی حوسیەکان، بە لە ناوبردنی حزب الله، بە لە ناوبردنی حەماس، بە لە ناوبردنی ئەو گروپانەی کە لە عێراقا دروست بوون و ئێران سەپۆتیان دەکات و لە ژێر ناوی بەرەی مقاومە، ئەمانە هەموو لە ئێران و لە عێراق و سووریا لە ناو ببە و پێگەی ئێران جارێکتر لە ناوچەکە با بڵێین لاواز بکە و سنوورداری بکە لە ناوخۆی خۆشیدا وەکو دەوڵەتێک بیهێڵێتەوە، چونکە لە بەرژەوەندی ئەمریکا ئەوە لە بەرژەوەندی خۆی دەبینێتەوە. و ئەگەر بیرمان نەچی، ئەگەر بگەڕێنەوە بۆ خاڵیشتر، خۆمە 2 ساڵ بەر لە ئێستا لە شۆڕشی ژنجیان ئازادی یعنی ناڕەزایەتەکان گەیشتە لووتکە، یعنی تەواوی ئێرانی گرتەوە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و دەستی پێ کرد، بەڵام چێ ئەمانەی هێشتەوە زۆرم پێخۆشیانی لەسەر ئەو دۆخی ئێستای دەسەڵات لە ئێران و کێشە ئابوووریەکان و کێشە کۆمەلگایەکان لە ئێرانیش بدوین، بەڵام کاتمان زۆر کەمە. دوایین قسەی ئێوە وەرگرین، ئەگەر شتێکە بێ بەداخەوە لەبەر نەبوونی کات ناتوانین زیاتر گفتوگۆی لەسەر بکەین. بەڕێز فەرمان محەممەد، ئەگەر شتێک هەیە کورتی. بەڵێ من زۆر سپاسستان دەکەم. ینی دوایین قسەی من ئەوەیە کە گەلانی ناوچەکە چی بکاتن، ئەوەی کە ئێستا کە لە ناوچەکەدا خاوەن پرۆژە بێت تەنها گەلی کووردا و پێویستە گەلی کورد خۆی بۆ ئەگەرێکی لەم شێوەیە ئامادە بکە و بۆ ڕوبەڕبوونەوە بۆ خۆ پاراستن هەر هیچ دەبێ ینی لەو ناوچەیەدا لە ناو نەچێت، چونکەم شەڕی لە ناوبردننی گەلانی ناوچەکەیە، بۆیە دەبێت گەلان بۆ ڕوبەڕبوونەوەی دۆخێکی لەو شێوەیە خۆیان ئامادە بکەن. زۆر سپاس بۆ بەشداربوونت. زۆر سپاس بۆ. ئەمڕۆ هێزە چەکدارەکانی یەمەن لە ڕێگەی چەند موشکێکەوە هێرشیان کردوتە سەر ئیسرائیل و موشکەکان توانیان بگەنە ئامانجەکانیان. لایەکی تریشەوە ناسر کەنعانی وتەبێژی وزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند دەبێت ئیسرائیل و لایەنگرانی بزانن کە ئێران با کردار هەڵویست وەردەگرێت و دەشڵێت با هێرشەکانمان بۆ سەر ئیسرائیل بەرگریمان لە مافی شەرعی و پاراستنی سەروەری و یەک پارچەی خاکی ئێران کردووە. دوو تەقینەوە لە نزیک باڵێزخانە ئیسرائیل لە دانمارک ڕووی داوە و پۆلیسی دانمارک ڕایگەیاندووە لێکۆڵینەوە لە دوو تەقینەوە دەکەن کە لە دەوروبەری باڵێزخانە ئیسرائیل لە باکووری شاری کۆپنهاگ ڕووی داوە. تورکیا دۆخی ئالۆزی ناوچەکە و سەرقاڵبوونی حکوومەتی عێراق بە ململانەی بەردەوامی فەلەستین و لوبنان دەخۆزێتەوە بۆ فراوانکردنی هێرشەکانی لە هەرێمی کوردستان. با پێی شرۆڤەکاران تورکیا ململانەی بەردەوامی نێوان ئیسرائیل و ئێران دەخۆزێتەوە لە ئەگەری بەشداریکردنی عێراق لەو ململانانە. تورکیا با مەبەستی فراوانکردنی هێژمۆنی خۆی هێز لە ناوچەکانی کوردستان جێگیر دەکات و بۆ ئەو مەبەستەش لە ئێستادا سەرقاڵی فراوانکردنی زیادکردنی نفوزی خۆیەتی لە دووهۆک و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان.
بەڕێزان وەک پێشتر ئاماژەمان پێدا تەوەری دووەم لەسەر هەڵبژاردننی خولی شەشەمی هەرێمی کوردستانە و لەسەر ئەم تەوەرەش میوانێکمان لە باشوورەوە دەبێت. بەڕێز هیوا سەید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان لەسەر هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان دۆسیەکمان ئامادە کردووە بە یەکەوە گوێگیری دەبین و دواتر دەگەڕینەوە لاتەن. بانگەشەکانی هەڵبژاردننی شەشەمین خولی پەرلەمانی هەرێمی کوردستان لە 25 مانگی ڕابردووەوە دەستی پێکردووە و لە ئەگەر ڕوونەدانی حاڵەتێکی چاوەڕان نەکراو وا پێدەچێت بە دواکەوتنێکی 2 ساڵە ڕۆژی 20 مانگە هاوڵاتیانی باشووری کوردستان بۆ ناردنی 100 ئەندام پەرلەمان بڕۆنە ناوەندەکانی دەنگدان. بەپێی ئەوەی سیاسەت لە باشووری کوردستان لە نێوان دوو حیزب و دوو زۆنی سەوز و زەردەوە جەم سەربەندی کراوە لە ناو بانگەشە و تەنگەژەکانی نێوان بربژێرانیش ئەم جەم سەربەندیە ڕەنگی داوەتەوە. وتارەکەی بافت تاڵبانی لە ڕۆژی یەکشەمبە و ڕۆژانی دواتری ئەگەرچی تونترین هێرش بۆ پارتی دەسەڵاتداری هەرێمی کوردستان واتە پارتی دیموکراتی کوردستان بوو وەک خاکفرۆش و خاین ئەم پارتی تاوانبار کرد، بەڵام بەپێی هەواڵە دزە پێکراوەکان باس لەوە کراوە چەند ڕۆژێک بەر لەوەی بانگەشی هەڵبژاردن دەست پێ بکە نەچیروان بارزانی دەست پێشخەریەکی بۆ پارتی و یەکێتی کردووە کە بە ئاگاداری مەسعود بارزانی و بافێڵ تاڵبانی بانەهێنی وەرەقەیەک لە نێوانیاندا واژۆ بکرێت. با پێی داواکاری نەچیروان بارزانی ڕێککەوتنێک لەسەر ئەنجامی هەڵبژاردن هەر چۆنێ بێت قبول بکرێت و دواتر ئەم دوو پارتیە وەک ساڵانی پێشوو پێکەوە هاوپەیمان بن بۆ پێکانینی حکوومەت و دابەشکردنی پۆستەکان لەسەر بنەمای ئەنجامی هەڵبژاردن واتە 50-50ەکەی ساڵانی پێشوو. 18 ڕۆژ بۆ کاتی هەڵبژاردن ماوە لەم ماوەیەدا ڕەنگە زۆر گۆڕانکاری ڕووبدات، بەڵام پرسیارەکە لێرەدایە ئاخۆ ئەو دەسەڵاتی ئێستاکە کە پارتیا بەهێزەکان لە ناویدا شەریکن و وەزیریان هەیە ئاخۆ لە دەرەنجامی هەڵبژاردنەکاندا بەرەو ئاقارێکی دیکە دەڕوات یان نا. بەڕێز هیوا سەید سەلیم زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەڕێز هیوا سەید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حزب زەحمەتکێشانی کوردستان بەخێر بێ بۆ بەرنامەی گفتوگوی ڕووداوەکان. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بژین. بەڕێز هیوا جیاوازی ئەم هەڵبژاردنە و گرنگی لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوو بەڕای ئێوە چییە و پێتان وایە بتوانێت گۆڕانکاریەک لە دۆخی چەقبەستووی هەرێم دروست بکات؟ بەتەکید هەموو هەڵبژاردنێکدا بەو پێی کە وەکو پرەنسیپ گەڕانەوەیە بۆ ڕای خەڵک سەرپەشک دەکرێتەوەی کە چێ هەڵدەبژێرێ نوێنەرایەتی بکا و کام حکوومەت متمانەی پێدەدا گرنگە. بەتابەتی بۆ ئێمە کورد لە هەرێمی کوردستان ئەزموونی حکومڕانی دوای 32 ساڵ بۆ تازەکردنەوەی متمانەی خەڵک بە پرۆسەی سیاسی و بۆی کە سیستمی دیموکراسی لەسەر پێی خۆی بوەستێتەوە گرنگیشی زۆر زۆری هەیە. چکە هەموو دەزانین خەڵک لە چەند خولی ڕابردوو تووشی بێئومێدیەکی یەکدار زۆر کرابوو لەلایەن دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێڕانەوەی ئەو متمانەیە بۆی خەڵک بە ئیرادەی خۆی بچێتە سەر سندووقی دەنگدان ئەو کەسە هەڵبژێرێت کە ئەو بە شایستەی دەزانێت ئێمە هەڵبژاردنەکە بە گرنگ دەزانین. یعنی پێتان وایە بتوانێت گۆڕانکاری لا دۆخی ئێستای هەرێم بکات دروست بکات؟ بەتاکید یعنی هەموو هەڵبژاردنێک لە دوای خۆی گۆڕانکاری دروست دەکات. ئەوەی ئێستا ئەم خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە بارودۆخێکدا ئەنجام دەدرێت لە ئاستی ناوخۆ و لە ئاستی دەرەچی لە ئاستی میکانیزمی سەرپەرشتی ئالیەتی هەڵبژاردن گۆڕانکاری دروست بووە. لە ئێستادا کۆمیسیۆنی هەڵبژاردن کەزاران لەسەر بنەمای شوێنەی حزبێنە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردننی هەرێمی کوردستان دادەمەزرا پشتی حزبەت باڵادەستەکانی تێدا بوو. ئێستا ئەو کۆمیسیۆنە دوای بڕیاری دادگای فیدراڵی هەڵوەشاوەتەوە کۆمیسیۆنی سەربەخۆی عێراق سەرپەرشتی
پرۆسی هەڵبژاردن دەکات بۆیە ئەوەی کە لە ڕابردوو هێزەکانی دەسەڵات بۆیان دەچوە سەر لە ئێستادا کۆمیسیۆنی سەربەخۆیان نییە داوە کۆمیسیۆن جاران هەر ناوی سەربەخۆ بوو ئەجگناوەکو باسم کرد لەسەر بنەمای پشێنە حەزبەکان پشتیان هەبوو لەوە بۆیە چۆنیان بووی بە دەستکاری دەرەنجامەکانی هەڵبژاردنیان دەکرد ئەوە لەلایەن ئالیەتی هەڵبژاردن ئی دووەم بەڕاستی یاسای هەڵبژاردن و دابەشکردنی بازنەکانی هەڵبژاردن هەموویان ئەمانە لە خزمەتی ئەوەن کە جۆرێک زەمانی نەزاهەت یان پاچی پرۆسەی هەڵبژاردن بکات لە ئاستی ناوخۆش خەڵک یەکجار نیگەرانە لە حکومڕانی ناوخۆی کوردی بۆیە پێی وایە مافی خۆیەتی لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە نیگەرانیەکانی خۆی دەردەبڕێ و گۆڕانکاری لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بکات ئەگەر هەموو ئەو فاکتەرانە لێچی دێنەوە دەبێت هەموو پێشبینیەکان بۆ ئەوە دەستێن هەڵبژاردنی ئەمجارە گۆڕانکاری دروستکان باشە وەک خۆتان لە یەکێک لە وتارەکانتان ئاماژەتان پێداوە پەرلەمانی کوردستان باڵاترین دامەزراوەی یاسادانان و چاودێریە لە ئێستادا لە شەڕی یاسایی و ئابووری لەگەڵ بەغدا بەو پێکە پێویستمان بە دامەزراوەیەکی بەهێزە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئێوە ئەوە بۆ پەرلەمانی داهاتوو چۆنە بینن ئایا بتوانین لە شەڕ یاسایی و ئابووری ئەو مافانەی کە باشووری کوردستانی هەوێ بەدەستی بێنێ ئێمەستان وەکو خۆتان لە ڕاپۆرتەکەتان ئاماژەتان پێدا 2 هەفتەمان ماوە ئەو 2 هەفتەیە دەبێت دەنگەری هەرێمی کوردستان چاو لەوە بژێڕێت بزانێت چێ لە ئاستی ئەو شەڕەدایە بە تەئکید هەرێمی کوردستان لە بەردەم شەڕێکی گەورەی یاساییدایە دەزانین هەتا مافە ئابووریەکان کە من ئاماژەم پێداوە مافە ئابووریەکانی خەڵکی کوردستان لە موچە و لە بودجەی هەرێمی کوردستان پەیوەندی بەوەیە چێ ئەو شەڕەت بۆ دەکات چێ دەتوانێت لە ئاستی ئەو ململانێ سەختە بێت کە لەگەر بەخدا هەمانە چکە دەزانین لە ماوەی ساڵی ڕابردوو هەوڵەشی زۆر دەدرا بۆ بچووکردنەوە و لە قالبدانی هەرێمی کوردستان لە ئاستی عراقی و تەنانەت لە ئاستی ئیقلیمیش لە ئاستی ئیقلیمی دەبینین یعنی شەڕ و داگیرکاری هەیە بردومان هەیە دەسوەردان هەیە لە ئاستی عراقی شەڕی یاسا و دەستور دەگەر هەرێمی کوردستان دەکرێت کە لە ئێستادا ئەوانەی نوێنەراتی کورد دەکەن لە بەغدا بۆ ئەو شەڕە بەڕاستی کارکتەری باش نین بۆیە ئومێد دەکەین خەڵکی کوردستان کە دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان بیر لەوە بکاتەوە پەرلەمان لە بەرامبەر ئەرکێکی یەکدار قوڕزدایە لە ئاستی عراقی لە ئاستی ناوخۆیی بۆیە بەڕاستی دەبێت کەسانێک هەڵبژێردرێت کە شایستەی ئەو شەڕە بن کە لە ئایندا بەرەوچی هەرێمی کوردستان دەگرێت باشە ینی پێتان وایە هەڵبژاردننی ئەم جارە دەتوانێت پەیوەندی نێوان هەرێم و بەغدا بخاتە سەر ڕێژکە یاسایی و ڕزگارکردنی هەرێم لە بۆشایی گەورەترین دامەزراوی یاسایی وەک پەرلەمان بەخوا دەبێت بەو نیەتە دەنگدەر بکێتە سەر سندوقەکانی دەنگدان بەوەی کە بزانێت پەرلەمان پێویستیەکی ئێستای پرۆسەی سیاسی حکومڕانیە لە کوردستان بەو نیەتە نەک بۆی کە ئەوانەی کە خۆیان هەڵبژاردووە بەشێکیان بەس بۆ پۆست و ئیمتیازاتی پەرلەمانی بێت بەڕاستی ئەگەر هاتی هەموو لایەکمان ئەوەمان لەبەرچاو بوو کە بەرپرسیارەتی خودی ئێستای پەرلەمان بەرپرسیارەتێکی قورسە ئەو کاتێ دەتوانین نێوماڵی خۆمان ڕێکخینەوە پرۆسەی سیاسی ئەمە ئەو کێماسیانەی ئەمە ئەو بێپلانیانەی ئەمە ئەو ناحەقیانەی کە لە هەرێمی کوردستان هەبوو وەلاینێ بۆی بتوانین پەرلەمانێکی کارەمان هەبێ لە ئاستی شەڕەکانی دەرەوە لە ئاستی ناوخۆ بتوانێت لێپرسینەوە لە دامەزراوەکانی جێبەجێکردن بکات شەفافیەت لە داهات مسۆگەر بکە هەموو ئەوانە بەڕاستی ئەرکێکی لە پێشینەی پەرلەمانی خودی تازەی پەرلەمانی کوردستانە باشە دەچینە سەر ڕۆڵی هاوڵاتیان و کۆمەلگای مەدەنی پێتان وایە ڕۆڵی هاوڵاتیان و کۆمەلگای مەدەنی لە مژارەت چۆنە بین و وەک یەکێک لە
وەک دەزانن هەڵبژاردننی یەکێکە لە شادەمارەکانی گۆڕینی دەسەڵات یا بەردەوامیدان بە دەسەڵات لە ئێستادا ڕۆڵی هاوڵاتیان چۆنە بینن چون لە خولەکانی پێشووتر بایکۆتێکی گەورە دەکرا و لە ئێستادا ئێوە چۆنی بینن ئەم هەوڵ دراوە کە بەڕاستی خەڵێک چەکی ناڕەزایی خۆی بە بایکۆت دەرنەبڕێت لە ڕابردوو وایان کرد خەڵک نیگەران بوو بەڵام نیگەرانەکەی بۆی دەبڕی نەچۆ و مافەی خۆی بەکاربێنێ لەسەر سندۆقەکانی دەنگران بە ئێستادا بین پێم وایە ڕێژەی بەشداری نسبەتەکەی بەرز دەبێتەوە ناڵێن ئەوەی بەدڵی هەموو لایەکمان دەبێت بەڵام بەرز دەبێتەوە ئەوەی جاران بەڕاستی ڕوویدا ئەم جارە کەمترە ئەنی خەڵک دەچێتە سەر سندۆقەکانی دەنگدان لەوە میدیا ڕۆڵی زۆر زۆر گرنگی بینیوە بۆی خەڵکان بدا کە بێ پیادەی مافەکانی خۆی بکات لەسەر سندۆقەکانی دەنگدان ناڕەزایەکانی خۆی دەربڕێت ئەمە گرنگە لە ئاستی نخبەی سیاسی لە ڕێکخراوەکان چالاکوانان هەموو ئەوانە بەڕاستی دەرفەتێکە بوو خۆی ئەگەر تۆ دەسەڵاتی بەدڵنیا هێزی تر هەیە هێزی ترت بەدڵنیا کاندیدی سەربەخۆ هەیە بێم پێم وایە دەبێت هەموو لایەک باش بیرەوە بکەنەوە یعنی بچنە سەر سندۆقەکانی دەنگدان ئەو مافەی خۆیان وەکو ماف پیادە بکەنەوەی کە قەناعەتی خۆیان چیە دەنگ بۆ ئەو لایەنە بکەن. زۆر باشە بەڕێز هیوا سەید سەلیم پرسیارێکی تر دێتە ئاراوە پێتان وایە ئەو بەڕێز هیوا لەگەڵمانی دیارە پچراوە پەیوەندیەکەمان بەڕێزانی تەکنیک دەتوانن دیسان بیگرنەوە. بەڕێزان چەند زانیاریەکمان لەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئامادەکردەوە. پەرلەمانی کوردستان لە 100 کورسی پێک دێت و 5 کورسیش بۆ پێکهاتەکان تەرخان کراوە. هەڵبژاردنەکە لە ئێستادا با سیستەمی چواربازنەیی بەڕێوە دەچێت و 5 کورسی پێکهاتەکان بەسەر 3 پارێزگادا دابەش کراون. 3 کورسی لە هەولێر و سلێمانی و دۆهۆک بۆ پێکهاتەی مەسیحی تەرخان کراون و 2 کورسیش لە هەولێر و سلێمانی بۆ پێکهاتی تورکمان. با پێی ئامارەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە عێراق 1991 کاندید هەن لە نێویاندا 38 کاندیدی پێکاتەکانی کریستیان و تورکمان کە بە سیستەمی کۆتا 5 کورسیان لە کۆی 100 کورسیەکەی پارلەمان بۆ تەرخان کراوە. کورسیەکانی پارلەمان بەم جۆرە دابەشکراون بەسەر پارێزگاکاندا. پارێزگای هەولێر 34 کورسی کە 2 کورسیان بۆ پێکاتەکانە و پارێزگای سلێمانیش 38 کورسی کە 2 کورسیان بۆ پێکاتەکانە و پارێزگای دووهۆکیش 25 کورسی کە 1 کورسی پێکاتەکانە. پارێزگای هەڵەبجەش 3 کورسی. هەرێمی کوردستان کاژمارەی دانیشتوانی نزیک 6 ملیۆن کەسن و بەسەر پارێزگاکانی هەولێر سلێمانی دۆهۆک و هەڵەبجەدا دابەشبوون زیاتر لە 30 ملیۆن و 789 هزار دەنگدەری هەیە، بەڵام تەنیا 2 ملیۆن و 899 هزار و 578یان کارتی بایۆمتریان هەیە و مافی دەنگدانیان هەیە بۆ هەڵبژاردننی خۆلی شەشەمی پارلەمان. هەڵبژاردنەکە تا ئێستا 4 جار دواخراوە. سەرەتا ڕۆژی 1 دەی ساڵ 2022 یان دیاری کرد بۆ هەڵبژاردن و بەڵام لەم ڕۆژەدا نەکرا و سەرەڕای 3 جاری دیکەش دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن لایەن سەرۆکی هەرێمەوە ڕۆژی 18 یانزەی 2023 و 25 دوی 2024 و هەروەها
دەی مانگی 6 2024 بەڵام لەو سێ ڕێکەوتەشدا هەڵبژاردن ئەنجام نەدرا. جێ ئاماژەیە لە ماوەی سێدەیەی حکومڕانی هەرێمی کوردستان و لە دوای یەکەم هەڵبژاردنەوە کە لە 1999 بەڕێوەچوو هیچ پرۆسەیەکی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان لاوادەی یاسایی و دیاریکراوی خۆیدا بەڕێوە نەچووە. بەڕێزیوا لەگەڵمانی بەڕێزیوا سید سەلیم دوایین پرسیارتان لە یەکەم ئەم ڕەوشەی ئێستایی هەڵمەتی هەڵبژاردن و باگرژیەکانی چەند ڕۆژی ڕابردووی هەولێر و سلێمانی توندی لە دوانەکانی هێزەکان بەرامبەر با یەکتر ئایا هیچ کاریگەریەک دەکات لەسەر هەڵبژاردن ئێوە چۆنیە بینن؟ من پێم وایە ئەمە پێی دەگوترێت تای هەڵبژاردن بەرز بۆتەوەی تر بەداخەوە ینی زۆر زارش بانگەشەکات سنووری ئوسولی خۆی تێدەپەڕێنێت خزمەت بە پرۆسەی هەڵبژاردن ناکات هەر خەڵکێک بە پێی دەستور و بنەماکانی بۆ هەڵبژاردن دانراوە هەر لایەنێک ئازادە بە شان و باڵ و بەرنامە و ئەجندا و کاندیدی خۆی هەڵبڕێ بەڵام ئەوە نەگاتە ئەوەی کە شکاندنی بەرامبەر و ینی بە شێوەیەک پروپاگەندە بکرێت کە ناشایستە بێ و هەوڵ بدرێت تەنانەت شیرازەی کۆمەڵگاشی پێتێک بچێ ئەوەی بەداخەوە خوێندنەوەیەک بۆی دەچێتەوە قاگی ئەوەی کە ململانی کۆنی نێودوو هێزی دەسەڵات و تەنانەت وادی هاتووە خەڵکیش متمانی بەو جۆرە پروپاگەندێش نەبێت هەتا گومان بکات لە ژێر بەژێر ڕێککەوت بن بۆی کە بەو شێوە پەلاماری یەکتر بدەن بۆی خەڵک ببەنە سەر سندوقەکانی دەنگدان لەجینا دوو هێزی شەریشی دەسەڵات هەرچی خراپەیە کردویانە لە ئەجندای قلیمیان لە دەسوەردان لەگەر وڵاتانی تێکەڵاوکردن لەگەر وڵاتانی قلیمی لەسەر دزی و فزی لە ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر ناشاف صافی لە داهات هەموو ئەوانە بەڕاستی حەقا ئەوان جورئەتی ئەویان نەبێت سەر داوای دەنگیش لە خەڵک بکەن. زۆر باشە پرسیارێکی تریجێتە ئاراوە بەڕێز هیوا ئەو هەر بە پێی قسەکانی خۆتان کە حیزب لە پارلەمان ئێمە کەسانی بە ئەزمون و بە دەسەڵات و شارەزادە ینی دەخوازێ پەرلەمان ئایا پێتان وایە لە ئێستادا وەک دەزانین کوڕ و کچەکانی ئەو کەسانی کە کاندید بوون زۆرتر کوڕ و کچی و کەسانن کە پێشتر دەسەڵاتدار بوون لەم پەڕ و کێشەکان لەم بارەوە چۆن بەراورد دەکەن و پێتان وایە دەبێت چی بکرێت کە کەسانی بە ئەزمون و شارەزا بڕۆنە ناو پەرلەمانەوە؟ دوو هێزی دەسەڵات زۆر خراپ ینی خوێندنەوەیان بۆ ئەرچی پەرلەمان هەیە ینی کاندیدکردنی خەڵک لەسەر بنەمای وەلا بۆ حزبەکە و کوڕ و کچی بەرپرسان کە خەڵک لە بابەکانیان ناڕازی بووە سزای ئەوەی ئێستا ئەوان خۆیان کاندیدن ینی 32 ساڵ باوکو و کەس و کاری ئەوانە لەوێ بووە بابە وەڵات کە پەرلەمان بۆ ئەوە نییە تۆ خزمە نزیکەکانی خۆت بگەینێ پەرلەمان بۆ ئەوەیە یاسا دەرکا چاودێری جێبەجێکردنی کارەکانی حکوومەت بکە بەڕاستی بۆ ئەوەی نییە ئەوەی ئەوان کردویانە لە زگە لە ڕازیکردنی دڵی بەرپرسە خراپەکانیان بەرپرسە گەندەڵەکانیان ئەو بەرپرسانەی کە لە 32 ساڵی ڕابردوو خەڵک لیان ناڕازی بووە هیچی تر نییە لەسەر بنەمای ئەوە نییە خەڵکێ شایستە سبەینە دەچێتە لیژنەکانی پەرلەمان شارەزایی هەبێ لە بوارەکانی خۆیاندا ئەوە نەبووە بۆیە هەمووی وانە خەڵکی تر هەیە خەڵکی بە ئەزمون و تەجروبە و خەڵکێکە خەمخۆری پرسی حکومڕانی لە هەرێمی کوردستانی کاندید کردووە بۆیە ئومێد دەکەم خەڵکی دەنگەر ئەوە بە بنەما وەربگرێت ینی تاوی لەوە بێ خەڵکێکی شایستە بگاتە پەرلەمانی کوردستان بۆی بتوانین هەرێم لەو قەیرانی کە تێی کەوتووە لە قەیرانی وەکو باسمان کرد سیاسی و ئابووری سەیدا دەرباز بکات. زۆر باشە دوایین قسەی ئێوە وەرگرین بەڕێز هیوا بەداخەوە لەبەر نەبوونی کات ناتوانین گفتوگۆکە زیاتر هیوادارم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەبێ گرفتەوە بێ کوردستان پێویستی بە پەرلەمانێکی بە ئەزمون
پەرلەمانێکە کە شکۆی بۆ بگەڕێتەوە، پەرلەمانێک هەڵبژێرین کە سبەینێ بەرامبەر هەموو ئەو ناحەقیانەی بەرامبەر هەرێمی کوردستان دەکرێت بتوانێت دەنگەڵ بڕێ، پەرلەمانێک بێت لە ئاست تەدەخولی وڵاتانی ئیقلیمی ڕای هەبێت، پەرلەمانتاری بە ئەزمون، پەرلەمانتاری باش، پەرلەمانتاری درسۆز ببینە پەرلەمان بۆی بتوانێت ئەو ئەرکوو بەرپرسیارەتی کە دەکرێت ئەستۆی پەرلەمان بێبەزێت بکات. زۆر سپاس بەڕێز هیواسێت سەلیم، سپاس بۆ بەشداربوونتان لە بەرنامەی گفتوگۆی ڕووداوەکانی ئەم هەفتە. کاتێک هەر بژیت. بەڕێزان گفتوگۆی ڕووداوەکانی ئەم هەفتەمان پێشکەشکردن بمێنن لە خێر و خۆشیدا. گفتوگۆی ڕووداوەکان، ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات.